بەناوی خوای گەورە و میرەبان ئایزانم سڵاوتان لێبێت خۆشحاڵم لە ڕۆژێکی نوێ لە گەشتی شیکاری وەرزشی لەگەڵ ئێوەی بەڕێز و خۆشەی سوپێک دەگەینەوە. یەکەم ڕۆژی هەفتەیە باسکردن لەسەر کێبڕچەکانی خول دەبێت ئەمڕۆ سبەی و دواتر ڕۆژی چوارشەمەش کۆتا یاری خۆناغی کۆمەڵەکانی چامپیۆنز لیگ ئەنجامە درێت کە خۆتان نەزانن سەرنجێکی زۆر کۆبۆتەوە لەسەرەوەی کە ئەمساڵ لە چامپیۆنز لیگا کێ بە شێوکی ڕاستەوخۆ سەرەکەوێ کێ دەچێتە پاشکۆ واتە بارودۆخەکان ئاڵۆزن هەم لە خول ئاڵۆزە هەم لە چامپیۆنز لیگیش بارودۆخێکی ئاڵۆزمانەیە بۆ تیپەکان بۆی هەوڵ دەدەین ئێمە قسەی تەواوی لەسەرکەین و بە تایبەتیش ئەمەوێ قسە لەسەرەوە بکەین کە ئەمڕۆ یاریکی گرنگ و یاریکی لووتکەمان هەیە کە تێیدا مانچستەر یونایتد ڕۆبەڕوویانی ئارسناڵ دەبێتەوە کە ئەمە یاری لووتکەی پرێمەر لیگە و ئەو یاریەیە کە چاویکی زۆری لەسرە بۆ ڕکابەریکردنی نازناوی پریمەر لیگ بۆ پێگاتەکەی ئارتیتا بۆ وەڵامی ئارتیتا بە تایبەتی کە لە سێ یاری ڕابردووە ئەنجامەکان وەکو پێویست نەبوون و نەیانتوانی استیغلالی دۆخەکە بکەن. ئێستا مانچستەر سیتی جیاوازەکەی کەم کردوێتەوە بە 4 خاڵ شەوی ڕابردوو بە بردنەوەکەی بەرامبەر وڵڤەرهامپتن. بۆیە ئەمشەو پرسیارگەلێکی زۆر لەسەر ئەرسناڵ کۆبۆتەوانێ و من هەوڵ دەدەم لە تەواوی بەرنامەکەی قسێکی تەواو لەسەر ڕوبەڕووبوونەوەی ئەرسناڵ و مانچستەر یونایتد بکەم و هەروە قسە لەسەر ڕیاڵ مەدریدی ژەکەین. بەڵام پێش هەموو شتێک ئەمە قسەیەکی تر لەسەر لیڤەرپوڵ بکەینەوە کە هەمان قسەکانی ڕابردووە. ئاساییە یعنی سەیری کە دۆخی ئەوەی کە ڕاهێنەر ئەگاتە سەر و حاڵەتی کە پاڵپشتیەکانی نامێنێ دەستە با بە کۆمەڵێ شت کە پێویست ناگات دەستی بۆ بەرێ یاخود لە کەسایەتی هێنێتە خوارەوە دەست بەرێ بۆ ئەم بابەتانە و لەبارەی ئەم شتانەوە بدوێ. بنمونە ئارنێ سڵۆت لە 4 یاری ڕابردوو نەیتوانیوە سەرکەوتن تۆمار بکە. ئیتر پێکانە دێ هەر شتێکە دێ ئێمە باسیەوە ناکەین. 4 یاری ڕابردوو نەتوانیوە سەرکەوتن تۆمار بکەی. ئەمڕۆ سەر ڕایگەڕانەوەی سەلاحیش دوێنێ شکست دێناوە بەرامبەر بە بۆرنمۆس. بەچێ؟ بە بۆرنمۆسێک کە شکستەکەت هیچ بیانوێک هەڵناگرێت چونکە تۆ کێت پێکان بێ بۆرنمۆس لە تۆ کاریگەرتری پێکانی هەیە. بۆرنمۆس لە تۆ یاریزانی زیاتری یاری ناکە. یعنی بۆرنمۆس ینی لە سێگرنگترین یاریزانی کە لە یاری دوێنێ یاریان نەکردووە ئادامس کەرتیکازی تیپەکەیە، هەروە تاڤەرنەر کە ئەستێری تیپەکەیە کە خۆدانزان لە دوای سیمینۆ تاڤەرنەر باشترین یاریزانی بۆرنمۆسە. یعنی تۆ هاتووی وە کلایڤەرتیش کە بە هەمان شێوە بژاردەیەکی باشە بەڵام تۆ بە هەمان شێوە ئەمیش دیاری ناکە کاواتە هیچ بیانوێکت پێ نیە لەم یاریە شکست بێنی. بەڵگە چییە لەسەرەوەی کە سڵۆت بارودۆخێکی زۆر زۆر خراپی هەیە و پەستانەکان زۆر زۆرن لەسەری سەریکەن. لە پێش یارەکەی بۆرنمۆس سڵۆت لێدوانێکی زۆر ناشرین و نامەنتەقیە. یعنی تۆ نابێ حسێبی و تیپە بکەی کە خۆ مقارنەکەی بە کلۆب. یعنی تۆ بی خۆت مقارنەکەی بە کلۆب خۆ مقارنە بکەی بە مێژووی یانەکە. تۆ لە چەند ساڵدا پریمەر لیگێکی بردۆتەوە. من لە یەکەم ساڵی کارکردن پریمەر لیگێکم بۆ تۆ بردۆتەوە. تۆ پریمەر لیگێکت بردۆتەوانێت تۆ خاوەنی یاریزانێ بووی وەرزی ڕابردوو 47 گۆڵی بەشداری 47 گۆڵیە بووە وەرکابەرەکانی شدوەکو پێویست ئامادە نەبوون. گریمان پریمەر لیگێکت بردەوانێ ئێخۆ ئەم قسەیە ئەم پەندە شتێکی زۆر باوە بۆ تیپەکان زۆر زۆر گرنگە. تۆ ڕایەنەری پێرفێکت تیپی پێرفێکت هەمیشە لەسەرم دروشمەیشەکە لەسەر و دروشمەیش ناگایتر تۆ پریمەر لیگێکت بردۆتەوە چاوپۆشیت لە هەموو شتێ لێ بکەم. تۆ نازناوێکە دێناوە چاوپۆشیت لە هەموو شتێ لێ بکەم. وەکۆی چۆن مێژوو ڕەحم بە مۆرینۆ ناکە لەوەی کە 2 چامپیۆنز لیگی مێژووی بۆ پۆرتۆ بۆ ئینتەر بردوێتەوە. ئێستا سێریگەن چۆن مامەڵی لەگەڵەکەی گواردیۆلا هەمیشەکو فەیلسوف ناوینێ ناو ئێستا زۆرترین ڕەخنە لەسەر پیپ گواردیۆلایە. ئەم بابەتانە ناخوا ئەڵێ چی گەیشتن بە لووتکە ئاسانترە وەک لەوەی بتوانی لە لووتکەیە بمێنیتەوانێ. تۆ گەیشتووی بە لووتکە تەواو ڕنازانێکی پریمەر لیگە دێناوە بەسمانەوە لە لووتکە نەتوانیوە بکەی سەر ڕاوەی نوێکارێکی زۆرت بۆ کراوە. یعنی تۆ لە هەموو دۆخێکدا شکستی دوێنەی بۆرنمۆس قبوڵ نەکراوە. من سێرم لە کارگەڕی لیڤەرپوڵیە ئەبوایە ڕاستەخۆ دوای یارەکە ڕاستەخۆ ئارنێ سڵۆت لە پۆستی ڕانەداتی تیپەکە دوور بخراتەوە.
و ئێستاشی لەسەر بێ بەوەندەرانی لیڤەرپوڵ من بژاردەی چاڤی ئەلۆنسۆ بۆ لیڤەرپوڵ من لەوانە نیم ڕاهێنەرێک هەڵسەنگاندنم بۆ کرد قیاس بە قیاس بیکەم ئیلا کەسی شیاو لە شوێنی شیاو قیاسی بۆکەم ئێستاشی لەسەر بێ 4 ساڵی ڕێکە 4 ساڵی ڕێک لە ئەلفەوە تایە ئی کورد بڕۆمزان چۆن قسەیان لەسەر ڕیاڵ مەدریت کردووە لەسەر ڕاهێنەری پێشووی ڕیاڵ مەدریت کردووە لە ئەلفەوە تایە کەسی تیا نەمێنێ ئەلف تایە چگەل لە یەک هاوڕێی خۆم ئەویش هەمان بیر و بۆچنی منی هەبووە بەڵام سێریکەن گۆڕانکاری ئەربیلەوە بەوە دۆ دوایی ئەچمە سەری سێریکەن چی گۆڕیەوانێ بەس مەبەستەکە لێرە چییە مەبەستەکە تۆ بەپی سروشتی خۆت مامەڵە بکە تۆ کاتێک گڵۆڵ لە لێژێت کاتێک تۆ ئەنجامەکانی خۆک و پێویستە کاتێک تۆ ناتوانانی تیپەکەت بەرەو پێشبەری کاتێک تۆ ناتوانانی ئاسی تاشی یاریزانت بەرزکەیتەوە مەچۆ بۆ مێژووی کڵۆپ ئەوە بێڕێزیە چونکە هەموو لیڤەرپوڵ قەرزاری کڵۆپە کڵۆپ لیڤەرپوڵی هێنایەوە سەر سەکۆی بردنەوەی نازناوەکان کڵۆپ ڕکابەری مانچستەر سیتی یەکێکی لەو کاتێکە لە پریمەر لیگا بووە ئەگەر ئەم تیپەی سڵۆتی ەسەر ڕکابەری مانچستەر سیتی بۆە پلەی هەشتەمی شت نهێنا هەموو یاریە سیتی 5-5 لێ بردیتە داڕەوانی سیتی ئەو کاتە تۆ چۆن نەچیتە سەر مێژووی کڵۆپ چۆن نەچیتە سەر مێژووی ڕابردووی لیڤەرپوڵ کڵۆبنەوە 7 خاڵیانەوە پریمەر لیگی نەبردوێتەوە تۆ هەموو تەمەنە لە خولا ناتوانینەوە 7 خاڵدا سەبەرکەی هەرچیتە خولی مۆزەمبیقیش ناتوانینەوە 7 خاڵ بەدەست بێنی تۆ چۆن گاڵتە بێ مێژووی کڵۆپەکەی چۆن یەی مێژووی کڵۆبەڵی تۆ لە 30 ساڵە پریمەر لیگێکت بردوێتەوە سیتی ئەو کاتە بێنمەوانێ ئێستش 5 لەگەڵ تیپەکەی تۆیا دەرەچێت لەگەڵ کام تیپەی کە تۆ دروستیەکەی ئەمە بەڵگەیە لەسەرەوەی سڵۆت بارودۆخی لە لێژیە لە لیڤەرپوڵە و کارگێڕی لیڤەرپوڵ ئەبێت بە زووترین کات قەرار بدا لە دوورخستنەوەی سڵۆت وە چابی ئەلۆنسۆ باشترین بژاردەیە بۆ لیڤەرپوڵ چونکە شێوازی تەعاملی ئەلۆنسۆ لە لیڤەرپوڵا قبوڵ کراوە ئەلۆنسۆ لە ڕیاڵ مەدریددا قبوڵ کراو نییە ئەو فکری ئەلۆنسۆ ئەو شێوازەی ئەلۆنسۆ کاری پێکا لە ڕیاڵ مەدریددا ئێمە لە بەرچاومان بوو لە مانگی نوێ لە بەرچاومان بوو کە ژووری خۆگۆڕین لە دەستەیە تۆ ناتوانانی سەیتەری ژووری خۆ بەس بێی هەر بەو سیستمە کار بکە لەگەڵ لیڤەرپوڵا ژووری خۆگۆڕین لە دەست نایە منهەج تا منهەج گۆڕانکاری تیە دەچمە سەر یارەکەی ئارسیناڵ و مانچستەر یونایتد طبعا مایکل کارێک لە ماوەی ڕاهێنەرایەتی بوونی کاتی مانچستەر یونایتددا هەمیشە ئەنجامی باشی بۆم تیپە بەردەستێنا و لە بەرامبەر گەورەکانیش بەتایبەت ئێستا ئەم یاریە ناو ئارسناڵە و ئارسناڵ لە سێ یاری ڕابردووە ئاسی وەکو پێویست نەبووە جگە لە چامپیۆنز لیگی بۆیە میکێل ئارتیتا هەموو یاریزانەکانی گەڕاونەتەوە هیچ پێکانێک لە ئارسیناڵە بوونی نەماوە کالافیۆری گەڕاوە تاوانەیە هینکایب گەڕاوە تاوانەیە کای هاڤێرتز گەڕاوە تاوانەیە یعنی هیچ یاریزانێکی پێکراومان نییە لە ئارسیناڵە ئەم شەو ئارسناڵ و ئارتیتا بە تەواوی پێگاتەوە و ئامادەن بۆ ڕوبەڕووبوونەوەی مانچستەر یونایتد و مانچستەر سیتی هاتۆ جیاوازەکەی لەگەڵ کەم کردوویتەوە لێرەوە پەیامەکان و دروشمەکانی بەدەستهێنانی نازناوی پریمەر لیگ ئەلەم شەوە دەست پێیەکە ئەم شەو ئیتر بە ئاشکرا دروشمەکانی بردنەوەی نازناوی پریمەر لیگ دەست پێیەکە ئەگەر تۆ نازناوی پریمەر لیگ تەوێ ئەگەر تۆ دەتەوێت ئەم ساڵ بە خەونەکەت بگەی لە دوای ساڵ لە دوای 22 ساڵ جارێکی تر نازناوی پریمەر لیگ دەستە بەرکەیتەوە عەرزەوە بەس تۆپەکە لە ساحەی خۆتایە تیپەکە تەواو ئامادەیە پێگاتەی کامەڵت لە بەردەمدایە دەتوانیت مامەڵەیەکی باش بی بەرامبەر مانچستەر یونایتد یاریەکەی کە بۆی ئەنجامی خراپ و بۆی بارودۆخی خراپی تی بۆ ڕاهێنەری دوورخستەوە واتە هیچ بیانوێکت نییە بۆی سەرنەکەوی لە یاری ئەمشەو ئەمشەو ئەگەر سەرنەکەوی ئەو حاڵەتەیە کە هێنری بە دیکلان ڕایسی وت لە یەکێک لە یارەکانی ئەمۆرزەیە لە پێش دەستپێکی یارێکە تێری هێنری بە دیکلان ڕایسی وتی ئەم شتە لە مێشکتانە دەرکەن کە ئێوە گیرۆدەن بە بردننی نازناوی پریمەر لیگەوە دەرونی یاریزانەکانی ئارسیناڵ دەرونی هاندەری ئارسیناڵ ئەم شتە خراوەتە مێشکیەوانێ وا ڕاهێنراوە ئێمە عوقدەیەکمان هەیە ئێمە بربەستێکمان هەیە لەوەی ناتوانین نازناوی پریمەر لیگ بەرینەوانەیە گەر چەند لە پێشیش بین ئەم شتە لە مێشکیانە چەسپیوە ئەم عوقدەیە وای کردووە لە ڕووی لایانی دەرونیەوە کار لەسەر تیپەکەیەکە
ئەمە تێری هێنری خۆی وایە یەکێک لە ئەفسانەکانی ئارسیناڵ بەم جۆرە ڕوبەڕووی دیکلان ڕایس لە بەرنمەیەکە لە پێش یاریەک لە یاریەکانی ئەم وەرزەی پریمەر لیگا وای پێوت کی من هیوادارم ئەم شتە لایەن لە مێشکی خۆتانە ئەمە عوقدەی بۆ دروستکردوون کاردانەوەی هەیە بە سەرتانەوە لە نێو یاریەکانە بۆ یەک گرنگترین کار ئێستا ئارسیناڵ لە ڕووی لایەنی هونەریەوە لە ڕووی شێوازی گۆڵکردنەوە لە ڕووی شێوازی بەرگریکردنەوانە لە هەموو ڕووەکان ئارسیناڵ پێرفێکتە هیچ کێشەیەکی نییە ئێستا پێویستمان بە چییە تۆپی پێ بەزەوە نییە کە لە نێو یاریگای ئەنجامی یاریکردن بەزەوە نییە دەست ئاوالیەکەی بۆ یاریزانەکە تۆپ ڕۆی تۆپەکە وەرگێن نا ئەوە نییە ئەوە نییە کۆمەڵی وردەکاری تر هەیە منوەکو پێشم وتن لە بەرنامەیەکی تریشا پێم وتون ئێستاش پێتانە لەمانێ من کە لە سعودیە یاری سوپەری ئیسپانیا نێوان ڕیال مەدرید و بەرشلۆنە کۆتاییە یاریزانەکانی بەرشلۆنە چوونە سەر مەنەسەکە بۆ وەرگرتنی جامەکە 40 دانە نەفەرم بژارد لەم لاوە کە لە تیمی هونەری بەرشەلۆنەیا بوون ئیتر ئەمە هەر یەکە و ئیشەیەکە هیچ پەیوەندی بە لایانی دەرونیشە لایانی جەستەی کەواتە ئەم ڕاهێنەرە 40 هاوکاری هەیە ئەنجە توانیوێت ئەم تیپە دروستکە لەبەرەوە وەرزش بچووک مەکەنەوە لە تاچی یاریزان وەرزش بچووک مەکەنەوە لە تاچی ڕانەر ئەمانە هاوکارێکی بێشوماریان هەیە ئێستا ئەرسیناڵ پێویستی بە هاوکارەیە لە ڕووی لایانی هونەری لە ڕووی لایانی جەستەیی لە ڕووی لایانی بەرگری لە ڕووی لایانی هێرشبردن تۆ لە هیچ ڕوویەکەوە کێشەت نییە لە ڕووی کواڵەتی یاریزان تۆ هیچ کێشەت نییە سپسپۆڕێکی لایانی دەرونیمانێ ئەو قسەی هێنری جێبەجێ بکەن ئەو قسەی هێنری جێبەجێ بکە ئەم عوقدەیە ئەم بربەستە لە مێشکی یاریزانی ئەرسیناڵ دەربهێندێ بۆیە یاری ئەم شەو بەڵگەیە لەسەرەوەی کە ئایا ئەم عوقدەیە کە ئەرسیناڵ ئیشی لەسەر کرد لەوەی ئەم عوقدەیە دەرکا لە مێشکی ئەم بربەستە لابا لە مێشکی ئەو وەڵامەکەی بینیناونێ چونکە سیتی هێدیە سیتی ئێستا پێکانێکی زۆریە گواردیۆلا ئەم جارە سیتی هیچ مەجالێ نەماوە لە بەردەم گواردیۆلا ئارتیتا چەند کێشەی لەسەرە بێ کە ئەگەر نازناوی پریمەر لیگ نەباتەوە لە وەرزی ئەم ساڵە چونکە جیاوازێکی زۆر لە پێشە گواردیۆلا 3 ئەونە بەرپرسیارە گەرم ساڵ سیتی بەبێ نازناو بێتە دەرەوە 3 ئەونەی ئارتیتا چونکە ئەو گرێبەستەی بۆ گواردیۆلا کراوە بۆ نوێکردنەوەی تیپەکەی لە ماوەی ئەم 2 ساڵەدا لە ماوەی ئەم ساڵەدا بۆ هیچ ڕایەنەرێ نەکراوە لە تۆپی پێ بۆ هیچ ڕایەنەرێ بە دڵی خۆی بەخواستی خۆی کام یاریزانەیە وێ ناوێتێ تیپەکەوانێ دەێستەشی لەسەر بێ سیتی هەر باش نییە بەڵام زۆر بە ڕاشکاوی گواردیۆلا وتی تیپەلەمان لێ مەکەن ئەم تیپە لە کۆتایی وەرز بە شتێکتانە گەێنی کەواتە تۆ دەبێت چاوەڕێکی نابێ ئێستا بیت سەر و جۆلاکی گواردیۆلا بێنیتە خوارە و بۆ هەموو یاری ڕەخنە لە سیتی بگرین نە ئێمەش چاوەڕێکین لە کاتێکە ئەمە ئینجاز نییە بۆ گواردیۆلا ساڵ چی بەم تیپەی بکە بە هیچ جۆرێک چونکە تۆ زۆرترین گرێبەستت بۆ کراوە هیچ تیپێندەی تۆ گرێبەستی بۆ نەکراوە منەتی نییە نازناو دەسەبەرکەی باشترینەکانت پێ باشترین بەرگریکاری پریمەر لیگ لە وەرزی ئەم ساڵا مارگی هەیە تۆ تایە ناوتە باشترین باڵی هێرشبەری ئەنتۆنیۆ سیمینۆیە تۆ تایە ناوتە ئەمە جگە لەو گرێبەستانی لە هاوینی شاکردوتە و لە زستانی ڕابردوو شاکردوتە بۆیە سیتی ئەبێ باش بێ سیتی ئەبێ ڕکابەر بێ هیچ مەجالێکی تیانە گواردیۆلا بەرپرسیارەتی ئەوی لەسەر کام ساڵ سیتی بە نازناوێک بگەێنێ ئێتە حەز نازناوێک بێت و لە چامپیۆنز لیگا تا قۆناغێکی ئەستیار و کاریگەر بڕوە و لە پریمەر لیگا تا 2 ساتە ڕکابەری بکە بە پێچەوانەوە بەرپرسیارەتەکەی لە ملی گواردیۆلا ئەمە سەبارەت بە ئارسیناڵ و مانچستەر یونایتد تەوا مانچستەر یونایتد خۆتان زانین هیچ شتێکی نییە لە دەستی بە ئەم شەو دەوێت دیاریی ئاڵتوونی بەرامبەر بە ئارسناڵ بکە و هەمیشە مانچستەر یونایتد لە یاریە گەورەکانە بە گەورەی دەرکەوتووە لە خراپترین دۆخیا کاتێک لەگەڵ وڵڤزا تەعادول بووە تا کاتێک بە تیپی بە تیپێک دۆڕاوەکە لە پلە 2 هاتبێ یا لە بە تیپێ دۆڕاوەکە لە شامپیۆنشیپ هاتوێ بەڵام مانچستەر یونایتد لەگەڵ گەورەکانە هەر بە گەورەی دەرکەوتووە جگەل لە چەند یاریەکی کەم کە 6-2 مانچستەر و 7 لیڤەرپوڵ و کۆمەڵ ماوەیەک لیڤەرپوڵ خراپ لەگەڵ مانچستەر یونایتد ئەنجامەکانی پێچاو نەکرێت بەڵام دواتریش ئەوەش ڕێک بوانێ وەک دەبینین ئێستا مانچستەر یونایتدێکێکە لەو تیپانەی کە هەمیشە لە یاریە گەورەکانە بەباشی دەرکەوتووە. سڵاو کا کاروانجان ئەڵێ بەرشەی ئێستا باشترێیانی پار بەسەر چاوێ سە باسێکی بەرشەلۆ ناکەین بە پێی توانە.
کاک مەشەڵڵێ ڕانەر و بژاردەی زۆر باشن لە ئێسادا بۆیە ئەمڕۆ سڵۆت دەرکەن زۆر باشە پۆڵایی سۆتیش کاتی دەرکردنی هاتووە بە تەیشیدەوە تۆماس فرانکی ژەڕەشێکی زۆری لەسرە کاگاکۆڵێ بۆ چێرسناڵکوێتە ژێر پستانی مانسەرسیتی یاری ناباتەوە کاتێک مانسەرسیتی پێش و یاری ئەنجامدا دیارەکە باتەوە ئەرسیناڵ دەکەوێت خاڵ لە دەزەدات ئەرسیناڵ و کیرێش هێناو یاریزانی ژمارە 9 لەو کاتەوە گۆڵ دەکات کە ئەرسیناڵ یارەکەی یەکلایی کردوێتەوە ئەنجا گۆڵ خۆی کاگاکۆ یەکەمیان ئەوە پەیوەندی بە سروشتی ڕکابەریکردنی هەموو خولێکەوەی بۆ هەموو خولێ بەم جۆرەیە پەیوەندی بە ئەرسیناڵ و مانسەرسیتیەوە نییە دووەمینیان سەبارەت بە یوکیرێش موشکیلە لە پلەیمیکەری ئەرسیناڵە هەیە تۆ سەریکە ئێمە یوکیرێشمان هێنا و تومانە گۆڵکارێکی ناوازێ وایە بەم جۆرە قسەی لەسەرەکە ئایا ئێمە گلەیمان لە یوکیرێشەیە بڵین هەموو یاریەک دوو هەلی گۆڵکردنت ئەینێ تۆی فەوتێنی ئایا ناوەندەکانی ئەرسیناڵ باڵەکانی ئەرسیناڵ هێندە هەل بۆ خودی یوکیرێش دروست دەکەن نا کێشەکە لە یوکیرێش نییە من پێم وایە یوکیرێش ئەستی یعنی ئاستی خۆی پێشەش یوکیرێشی هیچ نەقسێکی تیانە کێشە لە شێوازی یاریکردنی ئەرسیناڵایە کە ئەوانی احتیمادیان لەسەر یوکیرێش نییە ئەوان احتیمادیان لەسەر گۆڵکردنە کێیکا کێشە نییە احتیمادەکە نەچۆتە سەر یوکیرێش لەسەر ریاڵ لەسەر ئیمپاپێ مانسەرسیتی لەماوەی ڕابردوو لەسەر هاالاندا عنی کۆمەڵەتی بەن بناغەکەیان دیارەیانەوەی چێ گۆڵکان بەس ئەرسیناڵ گرنگی بە من نەیەوە بۆیە ڕێژەی گۆڵی یوکیرێشکەمە کاک سەربازێ سەچمە سەر ڕیاڵمەدید بەسەر چاو کاک زانیار بەخوا نازانم مەبەست لە چییە مەبەست لەوەی بۆ دەری ناکەن بەس بزانم ئەگەر مەبەست سڵۆت بێ بەخوا جوان لە کۆمنتەکە تێناگەم کاگاریان باسێکی کورتی سیتیم کرد کاگالیەڵێ پێویستە بە ڕستمی ڤالڤەردی بگرێت یاریزانی باڵی ڕاستی بەرگریانەوە بۆ کارفاخاڵ بگرێن نێدەک وەک چۆن ڕامۆزکرایە دڵی بەرگری ئەوە ئیشی ڕانەرەکەی پێشوتام و کاکە عەلیجان کە ئاوی بۆ دروستکردن کە چوامێنی بۆ خستن دڵی بەرگری ئێسەشی لەسەر بێت بەکارێنرێتوانێ کاگالیەڵێ هیچ متمانەیەکم باربیلۆوانیە خۆ متمانە و بالۆنسۆ هەبوو پێویست ئەرسناڵ تەنها تەرکیزی لەسەر بردنەوەی یارەکانی خۆی بێت و چاوەڕێی کەوتنی تیپەکانی ترکا کاگەڤاڵێ هەر تیپێک بتوانێت کۆنتڕۆڵی ناوەڕاستی مەیدان بە تایبەتی ململانی نێوان دیکلان ڕای سوێرزای ناوەندی یونایتد بکات دەبێتە خاوەنی ڕیتمی یارەکە تێبینێکی جوانە کاکچێنەر ئەڵێ ئەرسناڵ و کیرێشی نییە ناوە چل گۆڵی بە بکاتێناوێتی دە گۆڵی زەرور بکات یاری بۆ ناناز ناو ئەکەن نەکفەرد چێنەرجان بەخوا پێش وەڵامەکەی تۆش بە عینن جۆر وەڵامم مایەوانی وتم کاتێ توانی ڕەخنەی لە یوکیرێش بگری کاتێک تۆ بینی یاری ئەرسناڵ لە خزمەتی یوکیرێشا بێ و کوی کە تیپەکانی ترێکن بەس نە یاری ئەرسناڵ لە خزمەتی گۆڵکردن و بردنەوەیە هیچی تر لەبەرەوەی چیکە ئەحمەدێکا مەحمودێکا ڕەخنەکە لەسەر خودی یوکیرێش نییە بایرن دۆڕاخی سۆز بە باشتر دەزانم بۆ یاریێکیە باش ئێستا تەمان دۆڕانی بارن شتێکی زۆر ئاساییە بەس ئێستا لە خولا تەنها پۆرتۆ ماوەتەوە پێماوێت تووشی شکست ناتوێ لە کوی گشتی خولە بەناوبانگەکان خولە بەناوبانگەکان پێماوە بێ بەس پۆرتۆ ماوەتوانێت لە هەر پێنج خولەکەیە تیپی دۆڕامان هەیە چ لە ئەڵمانیا چ لە فەڕەنسا چ لە ئینگلتەرا چ لە ئیتالیا وە چ لە ئیسپانیاش بۆ هەمووی تیپی دۆڕاومان هەیە تیپێکمان نییە تیانە دۆڕابێ پێم وابووی ماوەتەوە پۆرتۆیە ئەی نازان مەگەر خولی هۆڵندی تیاابێ بەلبەر بەخوا ئاگام لە خولی هۆڵندی نییە دێمە سەر ڕیاڵ مەدرید و مامەڵەی ئەربیلۆوە یا بۆ نمونە ئەو مامەڵە تەندروستەی کە هەیە قسەیەکم کرد لە ناو بەرنامەکەیە وتم دوای بەرنامەکە ژەیکەمەوە کۆمەڵی قسە هەیە خۆشە بەرپرسیارەتی بەرامبەر وەربگری نەک هەر ڕۆژە و هەر مانگە و هەر سەعاتە و بێ قسەیە بکەی ئێستا من بێم قسەیە بۆ تۆ بکەم بە چوار جۆری شێوازی قسەکردن بۆ بکەم شەوێ دوای یاریەکەی بەرشەلۆ نەبێمەوە بە ستایلێکی تر قسە بکەم و هیچ جوێنەیەم بۆی کە لە ڕابردوو چیم وتووە ئەم قسەیە کەمەوانێ و بەرامبەری بەرپرسیارم لە ماوەی 4 ساڵی ڕابردوو طبعا من خۆی تۆ ئەبێ لە خراپنی ئەو کاتە حسیب نییە کە ڕیاڵ مەدرید ئەنجامی باشە تۆ ڕەخنە لە ڕایەنەر بگری نە ئەو کاتە حسێبە کە تیپ ئەنجامی خراپە تۆ ڕەخنە لە چی یەگری ئایا خەلەلەکە لە چی یادوەزیتەوە ئەوە مهمە ئەوە گرنگ نییە تۆ تیپەکە بردیوانە بیستایی شەم ڕانەرەکە هیچ مهمیشی تیانە ئەوە مهمە کە تیپ تووشی کێشە هات یا تۆ تووشی ئەنجامی خراپ هات تۆ ڕەخنە لە چێ دەگری کێشەکە لە چێ یادوەزیتەوانێ
ئەم خاڵە زۆر گرنگە. لە 4 ساڵی ڕابردووە لە ئەلفەوە تا ئێستا هەموو شتێک ڤیدیۆ هەیە، هەموو شتێک نووسینیە، هەموو کەس ئەکاونتی خۆی هەیە، هیچ مەجای سڕینەوەم لاولای نەماوە. من پۆستێکم کردبوو لەسەر چابی ئەلۆنسۆ، وتبم چابی ئەلۆنسۆ بە کۆمپیوتەر و بەمە ئیشەکە باشە. دەلەماوەی ڕابردوو مانگینەوە من قەناعەتی خۆم لەسەر ئەلۆنسۆ ڕوون کردوانێ پێم وتن ئەمە بڕناکات تەقێتەوە ئەلۆنسۆ دەرەکرێت. برادێک چوو بوو ڕستمی و کۆمنتی بۆ دانابووم، ئەو نووسینی بۆ دانابووم، وتوی ئەی پێشتر تواوتو ئێخۆ کاکە من وتم ئەلۆنسۆ بە کۆمپیوتەری شەکە. خۆ من نەموتووە ئەلۆنسۆ سەرکردایەتی ڕیال مەدرید دەکات بۆ بردنەوەی نازدا. خۆ من نەموتووەم کۆمپیوتەرە ڕیال مەدرید دەگەینێت تام ڕێگەی. ئەم کابرایە هاتووە کۆمەڵی ڕاوێژکاری لەگەڵ خۆیان کۆ کردوێتەوە و داتاو ئاماری وەرگرتووە ئەڵێم بەم ستایلە ئیشەکە نەموتووە سەرکەوتووە بێ. تەنانەت لە قسەکەی لەسەر ئەلۆنسۆش کردومە، وتومە دوور ڕێگە لای منێ، من ڕێی یەکەمم پێیەوە ئەم ڕێیە بێ بۆ ڕیال مەدرید و ئەلۆنسۆ. ئەگەر ڕێی دووەم ڕاڵە یەمە سەر شاشە داوای لێبوردنەکەم، ئەڵێ وەڵا هەردوو ڕەئیتیە. مشکلی تێگەیشتنی هەنێک کەسی زۆر باشمانێ، بەڵام مشکلی تێگەیشتنی هەنێکمان زۆر هەیە. من ئەڵێم ئەلۆنسۆ بەمە ئیشی کردو کاکە نەموتووە سەرکردایەتی دەکات بۆ بردنەوەی نازدا و تا ئێستا دانیشتنی. من لێم دیار بوو، کونای خۆم لێم دیار بوو کە ئەلۆنسۆ بووی نابێ، ئەمە بووی نابێ. من لە هەموو بەرنامەکانە ڕەخنەم لێ گیراوە و توانە تۆ لایەنگری تۆ باسی ئەنچیلۆتیەکەی، تۆ لایەنگری ئەنچیلۆتی، تۆ تاواکەی، تۆ واکەی، تۆ دڵە ناتۆ تومە کاکە بەسەر چاو من هەموومی تۆڵی قوبوڵمە، بەڵام لە کۆتاییە هەرە بێت تۆ بیتەوە سەرەوە ڕێی من. 3 ساڵی ڕێکە پێم ئەڵێن تۆ لایەنگری ئەنچیلۆتی، تۆ بۆ ئەنچیلۆتیە پۆشی، تۆ واکەی من قوبوڵمە. ئێستاشی لەسەر بێبێت تۆ بیتەوە سەر ڕێکەی من، لەبەرەوەی تۆ ئەچیتۆ بۆ قسەکانی 2023 من، ئەچیتۆ بۆ قسەکانی 2022 من، لە مستەوای قسەکانی 2026 شانیت. چونکە من پێم وتومە ئەوەی ئەنچیلۆتی ئەیکا بۆ ڕیال مەدرید، ڕیال مەدرید ئەوەی ئەوێ، ڕیال مەدرید ئەوە ئەخوازێ، ڕیال مەدرید حەزی بەوێ، ئەم یاریزانە حەزیان بەوێ. بەڵام بە درێژایە و 3 ساڵە وانە ئەم یەدواکە وانە ئەو یەواکە ئەها هەموو ئەم قسانە من خۆم بە درێژایی ئەم چەند ساڵەمی ڕوبەڕووم بۆ تۆ هەمووی دایمەن لە بەرنامە لە کۆمنت لەملا هەمووی تاوانبار کراوم، قوبوڵیشم کردووە بۆ لەبەرەوە قوبوڵم کردو. من سوور زانیمە هەمووی غەڵەتە، من ڕاستم، من لێم دیار بوو ئەمزانی هەمووی غەڵەتە، من ڕاستم. ئەمزانی ڕیال مەدرید ئەم سروشتە مامەڵەکردنەی ئەوێ مەخۆ بەدەست من و تۆ نییە. ئەمە کاتێکەکرێ تۆ ڕیال مەدرید 2 وەرزی سفری بەڕێ بکە بێ گۆڕانکاریکی ڕیشەی بکەی، 11 یاریزان بەلانی کەم و لە تیپەکەت گۆڕی، ئەستێرە لە تیپان نێڵی، یەک ئەستێرە لە ڕیال مەدریددا نێڵی تاوانێ بچی کاملی تیپەکەت گۆڕی، ئەو کاتە منی ژەمە سەرم ڕای تۆ. بەڵام من ئێستا پێکەنینم بەوانەیە قسەی ساڵی 2023 کەنەوانی دانیشتن 2023 من چیم وتوێسا واکەنەوە بە ڕیال مەدریدێنەوە بە منە. تەعاملکردنی ڕیال مەدرید، ئامانجی ڕیال مەدرید لایەنەکانە شتێکی جیاوازە، زۆر بە واضحی. ئەنچیلۆتی لە ماوەی ڕابردووە باسیەوەی کردەوە، توتی من کە چوومەتە بایرن شتێکم لێ داوا کراوە، کە چوومەتە چێڵسی شتێکم لێ داوا کراوە، کە لە میلان نابووم شتێکم لێ داوا کراوە، کە لە پاریس سەن ژەرمان نابووم شتێکم لێ داوا کراوە، کە لە ناپۆلی بووم شتێکم لێ داوا کراوە. بژڕۆنەوە سەری یاری ئەو یاریانە بکەن کە ئەنچیلۆتی لەو تیپانەیە کردێتی، کە لە ئێڤەرتۆن بووم شتێکم لێ دا، بەس کە لە ڕیال مەدریدم یەک شتم پێوتیە، ئەڵێ بیبەرەوە، هیچی ترم پێ ناڵێن، بەس پێم ئەڵێن بیبەرەوە. بۆیە مەجبورم خۆم لە پێناوە ئامانجە خۆم لەگەڵ ئەو تیپەیە بگونجێنم و وا بکەم یاریزانەکانم بەرزترین ئاستی خۆیان پێشکەش بکەن. تۆ دەزانیت ئەو یاریزانانەی کە لە ژێر دەستیا یاری ئەکەن، ئەوە کاگا ئاکۆ بۆی ڕاست کرد مۆڵایەن دۆڤنیش نەدۆڕاوە لە هۆڵمدا، دەستی خۆش بە کاگا کۆجا ئەبێ وای لێ بکەی لوتکەی ئاستی خۆیان پێشکەش بکەن. ئەزانی ئەوە ئەو پەڕی تاکتیکە بڕۆبوویکێ لێکێ پرسیارکە لەوانە پرسیار مەکە با بدانیشتە ئەنجامی یاریە بینێ بە ڕسم دانیشە بۆ بڵاوەکاتەوە، بڕۆ لەوانە پرسیارکە کە اختصاسیان تۆپی پێ، بڕۆ لەوانە پرسیارکە کە ڕاهێنانیان خوێنەوە کە شەهادەیانێ، بڕۆ ئەو کەسانە بخوێنەوە بڵێ ئەگەر یاریزانێک لە ڕادەبەدەری ئاستی خۆی پێشکەشت کە ئەمە چییە؟ زانەوە چییە؟
ئەو کاتە تێگەی لەوەی کە تۆ لە چووە سیرەکەیت و لە چووە سیرەکەیت ئەگەی بەچی ئەمەی ئەربیلۆوای کا لە ڕیاڵ مەدریدا چیە ئەمەی ئەربیلۆوای کا کارە ڕاستەکەی کارە ڕاستەکەی بەمانەوە نییە من پێ بڵێ مەڵا ڕیاڵ مەدرید چامپیۆنز لیگە باتەوە بەڵام خۆبردنەوەی خولی ئیسپانی شتێکی ئەو نەقورس نییە بەرشەلۆنە چەند بەهێز بێ تۆ توانی بەم جۆرە مامەڵەیە ڕکابەری بکەیت خۆ تۆ یاری کلاسیکۆت لە بەرشەلۆنە بردەوە لە خولا دوایەوە هاتی بە تیپەکانی تر دۆڕای بەرشۆنە پێشت کەوت ئێستاشی لەسەر بێ بەرشۆنە بە تیپی بە تۆ نەدۆڕاوە بە تیپی تر دۆڕاوە جیازێکەکەم بۆ تۆ بۆ یە خاڵ کەواتە ڕکابەری خولەکە بەردەوامی هەیە تۆ ئەبێ بێت ئەو مامەڵەیە بکەیت کە ئەم تیپە دڵی پێی خۆشە ئەو مامەڵەیە بکەیت کە ئەم یاریزانانە پێیان خۆشە تۆ ئەو ڕۆحیەت و ئەو جەنگاوەری یاریزانەکانی ڕیاڵ مەدرید دەبینی ئەو دڵسۆزیە بینی بینیتان لە یاری مۆناکۆ یاچیان بۆ ڤینیسیۆس جۆنیۆر کرد بۆی کە ئەهۆن بێتەوە بینیتان لەم یاریەت چۆن مامەڵیان لەگەڵ برایم دیازە کرد بەشکە ئەهۆن بێتەوە و کاریگەری لە دەستدانی جامینەتەوەکانی ئەفریقای لەسەر نەمێنێ لایانی دەرونی ڕۆحیەت ئەنجا یاریکردن ئەم دروشمە جیاواز ئێستا وەرە بۆ بڵێ بۆ بەرشەلۆنە خەڵاتە بەرشەلۆنە شتە قوبوڵ ناکە بە هیچ جۆری بۆ بەرشەلۆنە نابێ هەڕێک ڕۆنگسایدە لەگەڵ بەرشەلۆنە بەرشەلۆنە فەلسەفە و سیستماتیکێکی تایبەتی خۆی هەیە بەرشەلۆنە هەر ڕایەنەرێکی خاوەن ستایل بێنێت دەتوانێت لەگەڵ یا بگونجێنێ بۆ منهەجی ئەم تیپە بەم جۆرەیە سیستمی کارکردنی ئەم تیپە بەم جۆرەیە بەڵام سیستمی کارکردنی ئەم تیپە بەو جۆرەیە لە ماوەی ڕابردوو 195 کورد ئەهاتن ئەیانوت ئەنوو بە ئەهبەر لەم ستایلەیەشکە هەموو کاکە بۆوە نابێ برام کورە برا بۆوە نابێ غەڵەتە ئەو سیستمە غەڵەتە نابێ مەمە بۆ ڕیاڵ نابێ بۆ نابێ دروستە بێ ئەوە 2026 دروست بوو نابێ لەبەرەوە باشترین بژاردە بوو ئاربیلۆوا باشترین بژاردەیە ئەگەر لەسەر ئەم ستایلیە ئەم شێوازە بەردەوام بێ هاوڕێتی لەگەڵ یاریزانەکانی ئامادەکردنێکی زۆر باش لە ڕووی لایانی دەرونیەوە و دواتر ئازادکردنی یاریزانەکان لە نێو یاریگایە پێویستە بەشتی زیادە نییە لە ڕیاڵ مەدریدا بیکەی ئەمە بکە بەستە بووی ڕێگەی سەرکەوتم دۆزیتەوە زیاترەکەی سەری خۆ دەچێ بە قوڕاوە دانیشی ماڵاواییەکەی ئەوە ئایندۆڤن دۆڕاوە وڵا کۆن کاگاک و کۆمنتەکەتم خراپ خوێنەوە لێ منم زایڵی نەدۆڕاوە کەواتە یعنی بەس پۆرتۆ تاوەکو ئێستا نەدۆڕاوە لە خولدا کاکاروان ئەڵێ پێشبینیت بەو یارانەی بەرشە کە بەبێ پیدری کە ئایا خاڵی زۆر لەدەست نایەت خۆی باشەکە لەوەیە یاریەکان زۆر یاری گەورەنی ئەگەر چی ڕکابەری لە خولاسانە بەڵام من پێم وایە بەرشەلۆنە بناغەیەکی لە ڕێخستنا پیدریە یاریزانێکی یاری بۆ جوڵێنێ لامین یاماڵە و فینیشەرێکی زۆر گەورەی هەیە کە لامان کادا لە زۆر کادا فیدراسیۆنی بەرشەلۆنەیە ئەویش ڕافینە بێڕێزی بەرامبەر کەسی تری بەرشۆنە ناکەم بەڵێ فێرمین یاریزانی چاکە بڵێ ئۆلمۆ چاکە بڵێ فێران تۆرێس هاوکاری بەرشۆنەی کرۆ بڵێ لیڤاندۆڤسکییکا بڵێ دیۆنگ زۆر باشە بێڕێزی بەرامبەر ئەمانە ناکەم بەس من زۆر بە کورت و پوختی تەحلیلی خۆمەکەم بۆ بەرشەلۆنە جگە لەو کەسە گەورەی کە لە پشتی ئەم یاریزانەوەی شەکا لەسەر هێڵەکە من پێم وایە ڕاگری یاری بەرشەلۆنە پیدریە و هەڵسوڕێنەری یاری بەرشۆنە لامین یاماڵە و ئەوەی سەرکردایەتی بەرشەلۆناکا بۆ بردنەوەکان ئەوەی بردنەوە بە بەرشەلۆنا بەخشێ و ئەوەی کە یارمەتی بەرشەلۆنا بۆ دەستەبەرکردنی نازنا و یا بۆ هەج یاریکی تر ئەوە ڕافینە لەم سێ خاڵەیە من تەحلیلی خۆم بۆ بەرشەلۆناکەم بە دەر لە فلێک چونکە باسکردن لە فلێک شتێکی جیاوازە ئەوە کاگاوکار ئەڵێ باپی بەلێدانی شێوازی پانینکا برینی دیازی کولانەوە تەنها بۆ خۆشیە دەست خۆش بێ کاگامان جێژەڵی ڕیاڵ پێویست بە ئیدارەیەکی باش و دەڕێ خۆی گونجێنێت لەگەڵ یاریزانەکە شیکاری وەرشی لێرە بە کۆتا دێنم سبەی ئینشاڵڵا پێتانەگەم و تاسپەی خواتان